ئێرە ناحیەی خەلیفانە، شار بە تەواوی کپ و بێدەنگە. توشبوویەکی ڤایرۆسی کۆڕۆناوای کرد ناحیەکە بە تەواوی کەرەنتینە بکرێت. ئەمە دەواازەی ناحیەی خەلیفانە، بەڕووی هاوڵاتیان داخراوە. ڤایرۆسی کۆڕۆنا گەیشتە شارەکە و تەواوی دانیشتوانەکەی کەرەنتینە کران. چیرۆکی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە ناحیەکە لەوەوە دەست پێ دەکات کاتێک هاوڵاتیەکی شارۆچکەکە لە ڕۆژی دەی ئەم مانگە لە بەریتانیا دەگەڕێتەوە. خۆی هەڵگری ڤایرۆسەکە دەبێت و بەو هۆیشەوە 5 کەسی تر لە کەسوکاری توش دەکات. لە ئێستاشدا مەترسی بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە لە ئارادایە. بەڕێ سەبارەت بۆ هاوڵاتیە کە دوێن ڕاگەاندرا هاوڵاتیە پێشتر لە وڵاتی بەریتانیا بۆ ڕۆژی دەی سێ گەڕا بۆ هەرێمی کوردستان، بەڵام بە بجێرەی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ناوخۆ دەی سێ ڕۆژی دەی سێ ئەوانەی لە ئەوروپا گەڕانەوە کەرەنتین نەکرابوون. بۆیە ئەو هاوڵاتیش دوای ئەوەی کە لە مەتار پشکنینی پلەیگەرمی بۆکرێت و کێشەی پلەیگەرمی نابێت سەر ڕاوانەی ماڵەوە ئەکرێتەوە، بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە ڕاگەاندنی وەزارەتی تەندروستی دەرچوو بۆەوەی هەر هاوڵاتێک لە دوای یەکی سێوە گەڕاوەتەوە هەرێم بچی پشکنین کە دوای ئەوەی ئەویش پێرێکە کاتە ڕۆژێک پێشتر چوو پشکنینی کردو دوێنێ ئەنجامەکەی دەرچووەکە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنایە. بەڵام بەداخەوە هاوڵاتیە چەند ڕۆژێک لە خەلیفان بۆ لە ماڵی برایەکە و ماڵی بابی بۆ بەرکەوتی دەگە کە سوکارەکەی خۆی زۆر بۆ بەرکەتی دەگە هەندێک خەڵکی دیشە بووە. بۆ ئێمە دەست بەجێ هەستین بە کەرەنتینکردنی خزمە پلەیەکەکانی دوێنێ هەر دەست بەجێ کە ئەوش دوای ئەوەی پشکنینەوە بۆکردن هەر دوێنێ دەرچوو بەداخەوە کە 5 هەر لە خانەوادەکان بە هەمان شێوە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا. پۆلیسی شارۆچکەی خەلیفان لە ڕێی بڵندگۆوە بە نێوشاردا دەگەڕێت و ئاگاداری هاوڵاتیان دەکاتەوە لە ماڵەکانیان بمێننەوە. بەو پێی دۆخەکە مەترسیدارە و پێویستی بە خۆپارێزیە. لێژنەی تەندروستی پشکنینی بۆ نزیکەی 100 کەسی دی کردووە کە بەرکەوتەیان لەگەڵ توشبووەکە هەبووە. ئیدارەی شارەکەش ڕێکاری توندی گرتوونەتە بەر بۆ ئەوەی ڤایرۆسەکە زیاتر تەشەنە نەسەنێت. ئەمڕۆ گەیشتنە و ئەنجامەی وە بڕیارماندا بە کەرەنتینکردن و هاوێرکردنی ناحیەی خەلیفان ئەمەش بۆ پساندن و کەمکردنەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە، پساندن و پچڕاندنی زنجیرەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. ئەمەش چین کۆمەڵە ڕێکارێکمان گرتوۆتە بەر کە هەموو ئەو ڕێکارانش بۆ پابەندی و سەلامەتی هاوڵاتیان گیراوەتە بەر هیوادانی هاوڵاتیانیش پابەند و کەم بە کەمترین تێچ و زۆرترین ئەنجام و بەرهەم بدەنە دەست بۆەوەی کە بتوانین بارودۆخەکە کۆنتڕۆڵ بکەین. بە پێی زانیاریەکانی پەیام کاتی گەڕانەوەی هاوڵاتیەکەی خەلیفان لە بەریتانیا لە فڕۆکەخانە تەنیا پشکنینی پلەی گەرمی بۆ کراوە و لەو بەروارەدا بڕیاری کەرەنتین نەبووە، بۆیە ئەو کات نیشانەکانی نەخۆشیەکەی تێدا دەرنەکەوتووە. ئێستاش دوای ئەوەی دەرکەوتووە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنایە، لێژنەی تەندروستی بڕیاری داوە هەموو ئەوانەی بەرکەوتیان لەگەڵی هەبووە کەرەنتین بکرێن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.